عێراق کە خۆی بە دەستدایان گرفتی ئەمنی و سیاسیەوە دەناڵێنێت دەیەوێ خۆی وان نیشان بدات کە لە کۆنگرەی لوتکەی بەغدادا ئاراستە پێچەوانەکان کۆ بکاتەوە و هەوڵی چارەسەری کێشە هەرێمی و نێودەوڵەتیەکان دەدات. هەریەک لە ئێران و تورکیا کە دوو نزیکترین دراوسێ عێراقن و دەیان ساڵە کێشەی ئەمنی و سنووریان لەگەڵی هەیە و دوای چەندین گفتوگۆ و سەردان و کۆبوونەوە نەیانتوانیوە چارەسەری بکەن. تورکیا لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە بە پاساوی بەرپەرشدانەوەی هێرش و هەڕەشەی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانەوە دەسوەردانی سەربازی لە عێراق دەکات. ئێرانیش بە هەمان شێوە جارجار لە قوڵایی عێراقدا بە تایبەت لە هەرێمی کوردستان هێرش دەکاتە سەر ئۆپۆزیسیۆنە چەکدارەکانی و سەروەری ئاسمانی عێراق دەشکێنێت. ئەمە جگەلەوەی کە کێشەی ئاو یەکێکە لە کێشە دیار و بەرچاوەکانی نێوان عێراق لەگەڵ دوو دراوسەی سەر و خۆرهەڵاتی کە تورکیا و ئێران و ناتوانێت بە جۆرێک ڕازیان بکات ئەو دوو وڵاتە ئەو کە پێویستی بە ژیانی مرۆڤەوە هەیە بۆ عێراق بربدەنەوە. نەک هەر ئەوە عێراق گەورەترین گرفتی ئەوەیە کە تا ئێستا بە ڕووکەش وەک دەوڵەتێکی خاوەنی سەروەری لێی دەڕوانرێت ئەگەرنا لە هەر پرسێکی سەرەکی و گرنگدا چاوی بڕیار ئەوەندەی لەسەر تاران واشنتۆنە ئەوەندە لەسەر بەغداد نییە. لەگەڵ هەموو ئەو کێشە ستراتیژی و ئەمنی و سنووریانەدا عێراق خۆی واوێنا دەکات کە دەتوانێت ناکۆک و دژەکان بە تایبەت سەعودی و ئێران یاخود ئێران و ئەمریکا لە پەراوێزی کۆنگرەکەدا لێک نزیک بکاتەوە و ئەوەی زۆرێک لە وڵاتە گەورەکان و ناوەندە نێودەوڵەتیەکان نەیانتوانیوە بیکەن ئەم دەتوانێت بیکات. ئەوەی زیاتر گومان لەسەر خودی کۆنگرەکە و بێتوانایی بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەیە دروست دەکات کە دایناوە ئەوەیە کە هیچ کام لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێران بەشداریان لە کۆنگرەکە نەکردووە. ئەمە ژوا دەکات چ لەسەر ئاستی کێشەکانی عێراق لەگەڵ ئەو دوو وڵاتە چ لەسەر ئاستی کێشە هەرێمی و نێودەوڵەتیەکانیش بەدیهێنانی ئەو ئومێدەی بەو کۆنگرەیەوە بەستراوە بە دوور بزانرێت. بە تایبەتیش کە سەعودیەش تەنها لەسەر ئاستی وەزیری دەرەوە بەشداری کردووە چونکە یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی هەر کۆڕ و کۆبوونەوە و کۆنگرەیەک پەیوەستی بە ئاستی بەشدارەکانیەوە هەیە. کۆنگرەی لوتکەی بەغداد سەرەتا تایبەت بوو بە وڵاتانی دراوسێ عێراق بۆ گفتوگۆکردن لەسەر دەزوەردانی دەرەکی لە کاروباری عێراق، دۆخی ئەمنی و سەقامگیری و بەرهێنان و ئاڵنگاریە هەرێمیەکان و پەیوەندەکانی نێوان وڵاتانی دراوسێ. بەڵام پاژەوەی ژمارەیەک وڵات و ڕێکخراوی بیانی بانکێشکران. کۆنگرەکە بووە تێکەڵەیەک و ناوی لێنرا کۆنگرەی بەغداد بۆ هاریکاری و هاوبەشی بە مەژەوەندەی دیکە مەبەستە سەرەکیەکە ون بوو.